ئەو ڕۆژەی کە خستیانە باندارە مەیتەکە ئەو ڕۆژە لە بیرت ئەچێ سواری گوێدرێژ بوویتە یان سواری ماینی جوان بوویتە، سواری ئۆپڵ بوویتە بە بێتەبرید یان سواری لەگزز بوویتە. ئەو ڕۆژە لە بیرت ئەباتەوە کرێکی بوویتە لە خانووی خەڵکایان لە قەسر و قوسوورا بوویتە و حەدەم و خەشەمت هەبووە، حیمایەی خەڵک بوویتە، پاسەوانی خەڵکت کردووە، پێڵاوت بۆ خەڵک داناوە یان پێڵاوت بۆ دانراوە و لە ناو سیاری درعاگەڕاوی. قەسەم بەخوا لە بیر دەچێتەوە. یەک وشاردنی ناو قەبرەکە و کە هەڵەسیتەوە لوتت ئەدا لە بەردەکە هەموو خۆشیەکانت لە بیرە باتەوە بە شەوی زاوایەتی و شەوە خۆشەکانت و ڕابواردنەکانت و دەور و پشتی قەڵەباڵەغت. بۆیە خۆشەویستان پێشەوا شافعی ئەفەرمێ يا واعظ الناس عما أنت فاعله يا من يعد عليه العمر بالنفس احفظ لشيبك من عيب يدنسه إن البياض قليل الحمل للدنس كحامل لثياب الناس يغسلها وثوبه غارق في الرجس والنجس تبغي النجاة ولم تسلك طريقتها إن السفينة لا تجري على اليبس ركوبك النعش ينسيك الركوب على ما كنت تركب من بغل أو من فرس ويوم القيامة لا مال ولا ولد وضمة القبر تنسي ليلة العرس أما لنا فيما مضى معتبر. في عيسى أمشي علي إمام الشافعي بكينا في شواي خومان أفرمي يا واعظ الناس عما أنت فاعله يا من يعد عليه العمر بالنفس. أمشي على زور كاريگەری هەیە لەسەر خۆم حەزەکەم بەردەوام بۆ خەڵکی بجێڕمەوە. ئەفەرمێ ئەی ئەو کەسەیکەوەها نەسیحەتی خەڵکەکەی ئێستا خەڵکی وامان هەیە ڕیشەکەی ڕەشەکە تەمەنی 70 ساڵە لە ماڵیشەوە دایەنەی نەسیحەتی کوڕەکانێکە کوڕەکەم وا مەکە دەمانچە مەکە ڕەقەتە ڕۆڵە لەچکەکە چاکە کورە ژنەکە ئەوە مەکە خۆی لەبیر چووە کە خۆی پیر بووە. لەبیرت بێ کاکە کەس ڕیشت سپی بووە کاکە تۆ خەریکە بەرەو نەمانە ڕۆی. ئەی ئەو کەسەیکەوا نەسیحەتی خەڵک ئەەکەی يا من يعد العمر عليه بالنفس تۆ نەفەسەکانت تەمەنت هەژمار ئەکا کولی ئۆکسجینێک ئەدەیتەوە پێ ناچێ ئۆکسجینێتر هەڵبژی. بۆیە ئەبێ ئاگاد لە خۆت بێ كحامل احفظ لشيبك من عيب يدنسه بۆ پیرەکەت خۆت عیبدار مەکە بۆ ئەو کاتەی کە وەها پیرە بیت و ئەچیتە ناو ساڵەوە شتێ بۆ خۆت هەڵگرە. إن البياض قليل الحمل للدنس ئیسا ئەو قەمیسە سپێی بەر ئەو برایە و ئەو جزداشێ و ئەوانەی کە منەی بینم ئەگەر عەمامەکەی منیش سپی بوایە بەقەد یەک نۆکی ڕەشی بە لای ناوچوانمە و بەیاتان زانێت وەڵام مامۆستا بوایە ئەو ڕەشایی بشاردایە بۆ وایە دەی منیش مەرەکەبی قەڵەمەکەی تۆ بینم بە لای جزداشەکەتەوە. إن البياض قليل الحمل للدنس کورە برام بەخوا سپی ڕەشەڵ ناگرێ بەخوا موسڵمان نابێ عیبدار بێ پێویستە وەکو شاخ بێ برا بە ڕێزەکانم. بۆیە ئەفەرمێ تبغي النجاة ولم كحامل لثياب الناس يغسلها وثوبه غارق في الرجس والنجس. زۆرێ لە ئێمە هەر ڕەنجەڕۆی ماڵ بە خەسارە وەکو چۆن ئێستا بەنگلادیشیەک لە ماڵی دەوڵەمەندێکە ئیشەکە جلی ژنی کابرا ئەشوا و قاتی کابرا ئەشوا ئوتیەکە دەست لە میلوانەکەی بدە قورئان بە حەقت ڕق بووە لە چڵک و ئارەقا بۆ ئەم پیاوە داماوە جلی خەڵک ئەشۆرێ جلەکەی خۆی پیسە بۆ لەبەرەوەی کرێکارە ئەتەوێ وەکو ئەو کرێکارە بی ئەتەوێت جلی خەڵکی بشۆیت و وتی بکەی بەڵام جلەکەی خۆت پیس بێ ئەتەوێ بە تەمەنی پیرت ببیتە بەڵگە بۆ خەڵک ئەتەوێ بە حرام خواردنەکەت بە خەڵک بڵێ کاکە تۆ حرام مەخۆ خۆت حرام مەخۆ ئەزیزەکەم. وثوبه غارق في الرجس والنجس تبغي النجاة ولم تسلك طريقتها ئەتەوێ بڕۆی بۆ بەهەشت و ڕێگەی بەهەشت ناگری. إن السفينة لا تجري على اليبس بەخوا لە موشکایی چەمچەماڵ بڕۆ باخیرە دروستکە ناکەوێتە ڕێکاکە ئەبێ لە بەندەر عەباس دروستی کەیت و غلی کەیتەوە ناو ئاوەکە. بۆیە ركوبك النعش ينسيك على ما كنت تركب من بغل أو من فرس ئەو ڕۆژەی کە خستیانە باندارە مەیتەکە ئەو ڕۆژە لە بیرت ئەچێ سواری گوێدرێژ بوویتە یان سواری ماینی جوان بوویتە سواری ئۆپڵ بوویتە بە بێتەبرید یان سواری لەگزز بوویتە ئەو ڕۆژە لە بیرت ئەباتەوە کرێکی بوویتە لە خانووی خەڵکایان لە قەسر و قوسوورا بوویتە و حەدەم و خەشەمت هەبووە حیمایەی خەڵک بوویتە پاسەوانی خەڵکت کردووە پێڵاوت بۆ خەڵک داناوە یان پێڵاوت بۆ دانراوە و لە ناو سیاری درعاگەڕاوی قەسەم بەخوا لە بیر دەچێتەوە. بۆیە هەر کەسێک لە ئێمە ئەو کاتەی لە بیر بێ خۆشەویستان ئەوەیە معنای ئیعتیبارە. بۆیە ئەفەرمێ ويوم القيامة لا مال ولا ولد لە ڕۆژی قیامەتە نەماڵە مێنێ و نە مناڵە مێنێ وضمة القبر تنسي ليلة العرس يك وشاردني ناو قبرك وكهلصي تولوت أدا لبردك
هەموو خۆشیەکانت لەبیرە باتەوە بە شەوی زاوایەتی و شەوە خۆشەکانت و ڕابواردنەکانت و دەور و پشتی قەڵەباڵەغت. داواکەم لە پەروەردگار عاقیبەت خێرمان بکە، داواکەم لە پەروەردگار فێرمان بکە کە ئیعتیبار لە نەفس و تەمەنی خۆمان وەرگرین، لە ڕیشی سپی خۆمان وەرگرین، لە پەروەردەکردنی ماڵ و مناڵمان وەرگرین، لە هەڵەکانی خەڵکیەوە فێربین.